سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی ئازادیخوازانی سناو بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، دەست بەسەرکردنی 10 چالاکی ژینگەئی لە شاری کامێران، یانەدەستانی 3 کرێکار لە مەریوان، سەقز و مەشهەد، لە سێدارەزانی کامران شێخا لە زیندانی وەرمێ، خۆپیشاندانی دژبەرانی ئەردۆغان لە ئەستەمبۆڵ، کۆبوونەوەی کوردانی ئیتالیا دژ بە داگیرکاریەکانی تورکیا و مانگرتنی ژنانی زیندانی ئێڤین دژ بە سزای عەدەمی پەخشان عەزیزی. درێژە هەواڵەکان. چالاکی ئازادیخوازانی سنا بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی. بەپێ هەواڵی گەیشت و ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ، کۆمەڵێک لە ئازادیخوازانی شاری سنا لە چالاکیەکدا پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی نیشاندا. بەپێوە وێنانەی بەدەستوان گەیشتووە کشان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی سنا با بڵاوکردنی تراکت لە نێو شەقام و گەڕەکەکانی ئەو شارە و ڕای شەرمەزارکردنی حکمی ئاعدامی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، خوازیاری هەڵەوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بێشەرت و مەرجیان بوون. دەست بەسەرکردنی 10 چالاکی ژینگەئی لە شاری کامێران. ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ 10 چالاکی ژینگەئی بەشدار لە مەراسمی پرسە و سەرخۆشی ئیسماعیل کەریمی لە شاری کامیاران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. ڕۆژی ڕابردوو مەراسمی ناشتنی تەرمی ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە پارێزی گیانبەخت کرد و لە ئاگری دارستانەکانی گوندی کانیشەی کامێران بە بەشداری بەرینی خەڵک لە گوندی نەجەفاوە بەڕێوەچووە و ئەمادەبووان دروشمەکانی شەهید نامرێت و کاک ئیسماعیل قارەمانە شەهیدی کوردستانیان بەرز کردەوە. پاش مەراسمەکە هێزەمنیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر خەڵک و 10 کەسیان دەست بەسەر کرد کە ناسناوی 6 کەسیان بریتیە لە حیسام مهدی، ئەمیر نەدیمی، فەریدە وەیسی، حەمید سەبزە و ئامانج قوربانی و فەرزین موافەقی. گیانەدەستانی 3 کرێکار لە مەریوان، سەقز و مەشهەد. ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ 3 کرێکاری خەڵکی شارەکانی مەریوان، سەقز و مەشهەد بەهۆی نەبوونی منی شوێنی کار گیانیان لەدەستا. بەپێ هەواڵی گەیشت و کرێکارێکی خەڵکی گوندی دڵەمەرزی سەربەشاری مەریوان بە ناوی سادق دۆرۆسکار لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە بەهۆی بەربوونەوە لە بەرزای گیانی لەدەستاوە. هاوکات لە شاری سەقز کرێکارێکی تەمەن 6 ساڵ بەهۆی کۆچنە نێو چاڵی ئاسانسۆر دەست بە جێگیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی خەڵکی مەشهەد لە کاتی بەتاڵکردنی مەخزنی ئاوەڕۆ تووشی بەرگورتووی بووە و گیانی بەخت کردووە. لە سێدارەزانی کامران شێخا لە زیندانی وەرمێ. بەیانی پێنجشەممە 4 گەلاوێژ کامران شێخە بەندکراوی بیرمەندی خەڵکی مەهاباد پاش 15 ساڵ بەندکران لە زیندانی ناوەندی وەرمێ لە سێدارەدرا. بە پێزانیاریەکان کامران شێخە 15 ڕۆژ لەوەبەر لە زیندانی مەهابادەوە بۆ زیندانی وەرمێ ڕاگوێزرا بوو. ڕۆژی ڕابردووە و بەندکراوە دوایین دیداری لەگەڵ بنەماڵەکەی ئەنجامدا و بۆ بەندی تاکە کەسی گوازرایەوە. پێشتر 6 هاودۆسیە کامران بەناوەکانی داود عەبدوڵاهی، فەرهاد سەلیمی، ئەنوەر خزری، خسرۆ بەشارەت، قاسم ئابستە و ئەیوب کەریمی لە زیندانی قزڵ حەساری کەراجی ئەعدام کرابوون. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی ڕابردوو 2 بەندکراوی دیکە بەناوەکانی گوڵاب شاه نورزەهی خەڵکی ئەفغانستان و سەعید سپەهوەند بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی بەندەر عەباس و خوڕەماوە ئەعدام کراوە. خۆپیشاندانی دژبەرانی ئەردۆغان لە ئەستەمبۆڵ. چالاکانی سیاسی و مەدەنی کوردی دانیشتووی ئەستەمبۆڵ ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ بۆ جارێکی دیکە دژ بە داگیرکردنی شارەوانی جوولەمێرگ و دانانی قەیوم لە جێگەی شارەداری هەڵبژێردراوی خەڵک خۆپیشاندانیان کرد. ماوەی 43 ڕۆژە کە خەڵکی باکووری کوردستان و کوردزانی دانیشتووی شارەکانی ئەستەمبۆڵ و ئێزمیر
لە سەرکۆزگەریەکانی حکوومەتی ئەردۆغان ناڕەزایەتی بەڕێوە بن. بەشداربووان بە وستنەوەی دروشمەکانی بژی بەرخۆزانی نێوزیندان، بژی بەرخۆزانی جوولەمێرگ، بمرێت فاشیزم، جوولەمێرگ چەندیانە ئیستانبوڵ پشتیوانیە و بە بەرخۆردان سەرجەکەوین، خوازیاری لابردنی قەیۆم و کۆچایی هێنان بە سیاسەتی سەرکوت بوون. کۆبوونەوەی کورزانی ئیتالیا دژ بە جاگیرکاریەکانی تورکیا. ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ کۆمەڵێک لە کورزانی دانیشتووی شاری میلانی ئیتالیا دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان خۆپیشاندانیان کرد. ئەو ڕێپێوانە کە لەلایەن کۆمیتەی کورزانی ئیتالیاوە ڕێکخرابوو بە کۆبوونەوە لە بەردەم باڵوێزخانەی تورکیا لە شاری میلان دەستی پێکرد و خۆپیشاندەران دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرز کردەوە. بەشداربوونیەوە چالاکیە بێجەنگی کۆمەڵگەی جیهانیان لە ئازاگیرکاریەکانی تورکیا مایەی شەرمی مرۆڤایەتی زانی و خوازیاری چوونە دەرەوەی هێزەکانی تورکیا لە ڕۆژاوە و هەرێمی کوردستان بوو. مانگرتنی ژینانی زیندانی ئێڤین دژ بە سزای عەدەمی پەخشان عەزیزی. ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ 60 بەندکراوی ژنی زیندانی ئێڤین لە کۆبوونەوەیەکدا سەپاندنی سزای عەدەم بەسەر پەخشان عەزیزیان بە توندی شەرمەزار کرد. بەپێ راپۆرتەکان 60 بەندکراوی ژن کاتژمێر 7 ئێوارە لە نێو حەوشەی زیندان کۆبوونەوە ڕایانگەیاندکە ناگەڕێنەوە نێو بەندەکانیان. مانگرتووان دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، مەرگ بۆ حکوومەتی عەدەمی لە کوردستان تاتاران ستەم دژ بە ژنانیان بەرز کردەوە و بەندکراوانی دیکەی نێوبەندی ژنان دروشمەکانی یەکدەنگین دژ بە عەدەم و بەرخۆدان ژیانە ژنی ئازاد پەخشانەیان بەرز کردەوە. ناڕەونی دۆخی پیشەیی کرێکارانی بێکارکراوی کارخانەی ڕۆنی جیهان. ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ 90 کرێکاری بێکارکراوی کارخانەی ڕۆنی جیهان لاز ناڕزایەتی بە ناڕوونی چارەنووسی پیشەییان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان ماوەی 21 مانگەکە کارخانەی ڕۆنی جیهان بەهۆی کێشەی دارایی داخراوە و 90 کرێکاری ئەو ناوەندە هێشتا داخوازیە دۆخراوەکانیان وەکو حەقدەست و سەنەواد وەرنەگرتووە. پێشتر کرێکارانی ئەو کارخانە بە مەبەستی گەیشتن بە جاخوازیەکانیان دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلەکانی نێو شرکەتدا گرتبوو، بەڵام بانک دەستی بەسەر تەواوی کارخانەدا گرتووە و ئێستا کرێکاران بەلا تەکلیف ماونەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی بوومی بێکار لە حەوتەپە. کرێکارانی بوومی بێکار لە حەوتەپەی خوزستان ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ لە ئاز نەبوونی هەلیکار ناڕزایەتیان دەربڕی. ماوەی 86 ڕۆژە کۆمەڵێک لە کرێکارانی بوومی حەوتەپە لە بەردەم شرکەتی نەیشەکەر مانیان گرتووە و داوا دەکەن لەو شرکەتە سەنعەتیە دابمەزرێن. کرێکارانی ناڕازی ڕایانگەیان کە تا گەیشتن بە داخوازیەکانیان درێژە بە کۆبوونەوە دەن. زەنجیرەی ئینسانی چالاکانی ژینگەی مەشهەد لە شاندیز. ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ کۆمەڵێک لە چالاکانی ژینگەی مەشهەد زەنجیرەی ئینسانیان بە دەور ناوچەی گەشتیاری شاندیزدا دروست کرد و خوازیاری کۆتایی هێنان بە داگیرکردنی زەویەکانی ئەو ناوچەیە لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە بوون. بەشداربووانی ئەو چالاکیە داوایان لە بەرپرسانی قەزایی و شۆرای پاراستنی داراییە گشتیەکان کرد ڕێگە لە داگیرکردنی زەویەکانی ناوچەی شاندیز و پێدانی بەڵگەی مەحزەری بە ناوەندە دەوڵەتیەکان بگرن. خۆپیشاندەران دووپاتیان کردەوەکان ناوچەی گەشتیاری شاندیز مڵکی گشتیە و هیچ ناوەندێکی دەوڵەتی ناتوانێت داگیری بکات. چوونە کۆمای ژنێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە مازندەران. ڕۆژی دووشەممە 1 گەلاوێژ ژنێکی گەنجی خەڵکی شارستانی نووری سەر بە پارێزگای مازندەران لە کاتی شۆفێریدا بە تەقەی هێزەکانی ڕەژیم بریندار و چووە کۆماوە. بەپێ راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ ژنێکی تەمەن 30 ساڵ بە ناوی ئارەزوو بەدری بە هۆکارێکی نادیار لە کاتی شۆفێریدا کەوتوتە بەردەستڕێژی گولەی هێزە ئینتیزامیەکانی ڕەژیم و بە سەختی بریندار بووە. بە وتەی هاوڵاتیان ئارەزوو پاش برینداربوون بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراوەتەوە و چووەتە کۆماوە. دووە هەواڵ
ناڕزایەتی دژبەرانی شەڕ لە ڤاشنگتۆنی ئەمریکا. شەوی چوارشەممە سێ گەلاوێژ دژبەرانی شەڕ لە بەردەم هۆتێلی مانەوەی نێتانیاهو و کۆنگرەی ئەمریکا کۆبوونەوە. بە شەروانی ئەو خۆپیشاندانە دژ بە دەوڵەتی ئیسرائیل و نێتانیاهو و دروشمان بەرزکردەوە و خۆزیاری کۆسایی هێنان بە ژینۆسایدی خەڵکی فەلەستین لە غەزە و ڕاگەیاندنی ئاگربەست بە وەمبەستی گەیاندنی یارمەتی مرۆئی بار لێ قەوماوانی ئەو شەڕە بوون. بەپێ راپۆرتی مێدیاکانی ئەمریکا، هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەر خۆپیشاندەران و وێڕای بریندارکردنی چەند کەس کۆمەڵێک ناڕازیان دەستوەسەر کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە.